سلااوان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵین لەوەی کە ڕاستەوخۆ لە خزمەتتان داین. ئەمڕۆ شەممە 21 پوشپەڕی 1402 هەتاوی لەسەر بابەتی پاراستنی ژینگە پاراستنی ژیانە قسە و باسێکمان دەبێت. هەروەک خۆتان ئاگادارن لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا ئاگرگرتنی دارستانەکانی ناوچەی مەریوان بابەتێکی سەرنجڕاکێش بوو. بە تایبەت جارێکی تر لە کوردستانی شۆڕشکێر هەڵمەتی جەماوەری بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو گیر و گرفتانە کە دێنە سەرڕێگا هاتە سەرشانەوە. جارێکی تر خەڵکی شۆڕشگێری کوردستان نیشانیاندا کە پێشەنگن و دەستەوەستان نین و خۆیان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان دەست بەکار دەبن. ئەوە چەند ڕۆژێکە ئاگرێکی مەترسیدار دارستانەکانی ناوچەی مەریوانی داگرتووە لەم ڕۆژانەدا ژنان و کچانی ئازا و وێری شارەکانی کوردستان شان بەشانی پیاوانی ئازادی خواز و تێکۆشەر بەشداری چالاکانیان لە دامرکانەوەی ئاگری دارستانەکانی مەریوان هەبوو. بەپێی راپۆرتی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە ئاگری چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 2035 هکتار لە جەنگەڵ و لە وەرگەکانی شارستانی مەریوان سوتاوە و ژینگەی گوندەکانی دەرەوەران نەچێ، هەنجیران، هانەشێخان، ماسیەر، کۆڵیت، گومارەلەنگ، ئاسنەوە، مڕانە، بایەوە و مێرگە درێژ زۆرترین زیانیان پێگەشتووە. بابەتی گرنگ هەڵمەتی جەماوەری و بەشداری بەرینی ژنان و پیاوان لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان و ئامادەکردنی ئاو و خۆراک بۆ تێکۆشەران و پشتیوانیکردنیان بوو کە دەنگدانەوەی زۆری لە نێو کۆمەڵگای ئێراندا بە دوای خۆی داهێنا. ئێمە بۆ ئەم باسە ئەمڕۆ میوانێکی بەڕێزمان هەیە کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و چالاکی سیاسی کە لە خزمەتی داین و ڕاستەوخۆ زەحمەتی کێشە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا بەشدار بێت. کاک محەممەد ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لەم بەرنامە ئەمڕۆماندا. سلااوتان ئەرز دەکەم کاکە میرگیان، زۆر سپاس بۆ داوەتەکەتان. سلااوم هەیە بۆ هاوکارانی بەڕێستان و هەروەها بۆ بینەران و بیسەرانی تلڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس، بەخێر بێت. کاک محەممەد، پێشەوەی کێمە بچینە سەر پرسیارەکان بە هەر لێرە بە بینەرانی خۆشەویستیش بڵین ئێوەش دەتوانن لەسەر ئەم بابەتە هەرچەندێمە لەم ماوەیەدا لە تلڤیزیۆنی کۆمەڵە بابەتی جۆرا و جۆرمان بوو و بەرنامەمان بوو، میوان هاتنە سەر هێڵ و لەسەر ئەمە قسەشیان کردووە و تەحلیل و خۆیان لێدا بوو. بەڵام ئێمە پێمان باش بوو ئەمڕۆ ڕاستەوخۆ بتوانن خەڵکیش ئەگەر پرسیارێک ڕاوبۆچوونێکیان هەیە بتوانن بەشداری بکەن. جا بۆ ئەوەی کە بەشداری ئەم قسە و باسە بن دەتوانن بەم ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتانە ئەتوانن لەسەر تۆڕی ئینتەرنێتی واتساپ بەشداری بکەن و ئێمەش ئەگەر پرسیارێک شتێک بوو لەگەڵ میوانی بەڕێز دەهێنینە بەر باس و لێکۆڵینەوە. کاک محەممەد، ویستم ئەوە بڵم کە پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان، ڤیدیۆیەکی زۆر جوان لەم چەند ڕۆژەدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بووە ژینگە پارێزان و خەڵکی دڵسۆز و تێکۆشەری کوردستان مناڵان چەندە بە جوانی پەروەردە دەکەن کە هەم ژینگە خۆشەویست بن و هەم ژینگە پارێز بن. ئەم ڤیدیۆی ببینین جا دواتر دێین باسەکە پێکەوەی دامادی. نێتی ئێمە ئامانجی ئێمە لە هاتن بۆ سروش بێن شتەکان جوان جوان لە نزیکەوە ببینین. خەسارەکان کە لێرا کەوتووە مناڵەکان تەماشاکەینەها پەلەوەرەکان سوتاون، گیان لەبەرەکان ناو ئاورەکە سوتاون، دارەکانەها هێلانەی هاپێوە دار بەڕوێت هێلانەکە سوتاوە هێلانە وتمان ژینگەیە جێ ژیانی بۆ نمونە کۆترەکانە، چۆلەکەکانە، لەقلق یا هەر شتێکی تر زەحمەت ئەکێشن ئەبن بە چەندانە گروپ ئاها گروپمان کردن لەوێ ئەبن بە گروپ پڕ و کز بەیە پێن ئەگەڕێن گروپێک دێن بڕۆن سەرنجی دارەکان من بزان چ زەرەرێک دارەکان کەوتووە دارەکان کوایان سوتاوە کوای خراپ بووە گروپێکترتان ئەچێت ئەگەڕێت گیانلەبەرەکان وەک کولەیە وەک مارمیرکەکان وەک مارووەک سوتا و ئەمانە بزان ئایا شتێکە دۆزنەوە کە سوتاونەها ئەمانەیەمە باسمان کردوە پێشتر چەندێک خەسارە زەرەری هەیە وەختێک ئەمانە سووتێن چی بۆ نمونە ئەمە هێلانەی پەلەوەرێک لێرابێ ئەگەر ئەمدارە بسووتێت چیەکەیژە سووتێت هێلانەکە ئەسووت. ئایا ساڵێک سۆزە بێت و وەکەی سوتاوە ئەو گیا لە توەکەیە ڕێت هەی ئافرین شاید مەریض کرد و دەستەکەی بسووتێت.
ئەو دارانە ئەسووتێن دوا باوی و حیوانات ئەسووتێن خۆی وەسووتاوە یا گەرە لە باخەکەی مێوەکانی ئەسووتێت گۆیش مناڵەکان گۆیشێکێ لە خۆراکە خۆشەکانە کە پاییز باران لێها ئێمە ئینسان یا مرۆڤیش زۆر بە خۆشی خۆین و ڕێز بە لەزەتێ دەی بەڵام ئیسیا یاتوانین بیخۆین بۆچی داوەت مەدەن با دیاکان لەسۆ گیان لەبەری لەنار یا سوتاوە هەروە ئەو کتابین گیان لەبەرشی سوتاوە دارستانەکانە سۆزیدێ بەربەکانمانە ئەوە بسمە تکایە دارستانەکان ئاور مەدەن چونکە بەڕوو هاتیایە سمۆرەکان ناتوان خەزار خۆن بینیمان چەند دانەشتمان لێ هەڵگرت یەکیان ئەوە بوو بۆ نمونە باستان کرد بەڕوو ئافرین بەڕۆکە سوتا بوو بەڕوو خۆراکی زۆرێک لە گیانلەبەرەکانن بەڵێ یەکێ لە ئەسڵەکان چی سمارە هەتا ئێمەش وەختێکەها گەدە یا مەعیدەمان بێشێت بەڕوو یەکێک لە باشترین خۆراکەکانەکەی خۆین و خاسە بین پاراستنی ژینگە چەکوێ لێبێن بەڵێ کاک محەممەد جوانترین دروشمێ بوو کە من لەم چەند ڕۆژەدا بیستم لە دەمی ئەم مناڵە جوانانە پاراستنی ژینگە پاراستنی ژیانە هەر لێرەوە من زۆر زۆر دەستخۆشی دەکەین لە هەموو ئەو خەڵکە دڵسۆز و تێکۆشەی کە چەندە بە جوانی لە ئێستاوە منداڵەکان پەروەردە دەکەم بۆی کە هەم ژینگە پارێز بن و هەم ژینگە خۆشەویست بن کاک محەممەد ئەگە بمانوێ دەست پێ بکەین لێرەوە با پێڵین سووتانی دارستانەکان بۆوە کارەسات و گرنگە ئیجازە بدەم منیش لە پێشە واقعان سڵاوێکیان بۆ بنێرم بۆ ئەو ئازیزانەی کە خۆبەخشانە لەو شەرایەتە ناخۆش و پڕمەترسیا ئەو کارە دڵسۆزانە بۆ ژینگەی کوردستانەکەن نمونەیان زۆر بێ و واقعان جێگەی شانازین بۆ خەڵکی کوردستان بەڵێ ببوورە پرسیارەکە بەڵێ وتم سووتانی دارستانەکان بووە کارەسات و گرنگە بە ئەلێرەوە دەست پێ بکەین ئەمن وەکو کارشناس و متخەسی ژینگە قسە ناکەم وەکو کەسێک کە مەسائلی سیاسی و کۆمەڵایەتی و کولتوری ئەم مەوزوعانە بە ئێسڵا تەعقیبەکەم و پشتی لەسەر خوێنمەوە باسی لەسەرەکەم لەگەڵ خەڵکار و توێژی ئەەکەم بە ئێسڵا پسپۆرەکان ئێرم قسەیان لەگەڵەکەم من ئەلەو زاویەوە قساکەم ئەوە یەکە وەکو کەسێک کە کارشناسی ژینگە بێ من کارشناسی ژینگە نیم دار بەڕاستی هەموو کەسێکە زانێ هەموو کەسێکە زانێ ژیان ینی دارە ینی سەوزیە ینی هەموو ئەوانە ئەگەر ئێمە دارمان نەبێت وەزعی پەلەوەرەکان وەزعی ژیان وەزعی ئەو جانەوەرانە وەزعی خەڵک ئەسەن ئەو باڵانسەی سروشت تێکەچێت و لەو وڵاتانەی کە خەڵک ژیانێکی چاکتریان هەیە خزمەت بەدار یەکێک لە ئەساسیەکانە مەسەن لەم وڵاتەی کە من ئەژیم زۆر شوێن کە من ئەچم هەموو تاقەدارێک سجیل و شناسنامەی هەیە نووسراوە چەندێ تەمەنی هەیە کێشەی چی بووە و دێن گزارشی لەسەر ئەدەن تەواوی تاقەدارهایەکە هەیە و ئەگەر هەرێکیان بەتەنانەت دارێک لە شوێنێکی گشتیا ببڕنەوە دەبێت لەگەڵ خەڵکەکە مەشوەرەتکەن بڵێن بۆچی ئەو دارە ئەبڕنەوە کێشەی ئەو دارە چییە لەو شوێنەوەوانە و بەجێکەکەیشی داردا بنێن ئەوەیە کە هەموو کەسێکە زانێت کە بوونی دار ینی هەوایەکی خاوێن ینی ژیانێکی خۆش ینی ژیانێکە ئەڵێن ئەگەر هەرەکت بێ بزانی ژینگەکە چەندێک بە ئێسڵا خاوێن و سالم و ساخە بە دەنگی چۆلەکە و پەلەوەرە ئەتوانی تەشخیصی بی ئەو شوێنانەی دەنگی چۆلەکە و پەلەوەر و ئەو جۆرەشتانەی تێدانە ئەو جێگەی کە تۆ ناتوانانی هەستێرەکان بەباشی ببینیت بەهۆی تەپ و تۆز و ئەو جۆرەشتانەوە ئەو شوێنەی کە ئاوێکی خاوێنی بۆ خواردن تیانیەوەوانە ئەوە دیارە کە شوێنێکی ساخ نییە شوێنێکی باش نییە کوالەتیەکەی لە خوارەوەیە و ئەوە تەئسیر دانێت لەسەر ڕەوانی ئینسانەکان لەسەر ڕەوانی لەسەر فیزیکی ئینسانەکان لەسەر نەخۆشین و تەنها بۆ ئەوەیش نییە بۆ مرۆڤ نییە
بۆ ئاژەڵەکانیشە، بۆ حیواناتیشە، تەنانەت بۆ ماسی ناو چۆم و زرێ ئاوەکانیشە. ئەوەیە کە بوونی دار ینی سلامەتی، بوونی دار ینی ژیانێک کە ئەتوانی بەحەسەیتەوەتیە، ئەتوانی ئاسایشت بێتیایە. بوونی ژیان ینی باڵانسێکی سروشتی ئیجادەکە و نەبوونی ئەم دارانە و نەبوونی ئەو دارانەوە بە تایبەت لەم هەلو مەرجە کە هەر لەبەرەوە ماڵ دروستەکەن، هەر لەبەرەوە جادە لێ ئەدەن، هەر لەبەرەوە جەنگەڵەکان لە بینە بنووانە کە مەسەلەی دار باتەوەجە بە مەسلەی ئەم کەمی باران و کەمی بەفر و هەموو ئەو شتانە بووەتە 10 قات و 100 قات گرنگترە. بەڵێ کاک محەممەد، ئاگادارن جە و کەش و هەوا گۆڕاوە، بەڵام بۆچی لە وڵاتێکی وەک ئێران ئەم بابەتە دەبێتە سیاسی و ئەمنیەتی بۆ حکوومەت؟ لە ئێرانە کاک ئەمیرگیان هەموو شتێکە بێتە سیاسی. مەسەلەن حجابی زۆرە ملی دەبێتە سیاسی. ئەوەی ژینگە پارێزیە کابرا دەچێت یا خانمێک دەچێت سمۆرەکان نەجات بە، دەڵێ ئەوە مەسلەیەکی ئەمنیەتیە. لە وڵاتهای دیکتاتۆریە، لە وڵاتهای ئستبدادیە، لە وڵاتهایە کە هەموو شتێک بە سەرکوت لەسەر سەرکوتە، لەسەر زەبروزەنگە، لەسەر درۆیە، لەسەر تەحریفە، لەسەر هەموو ئەوانەیە هەموو شتێک بێتە سیاسی و بە تایبەت لە ناوچەهایەکە کە حساسیەتیشی زیاترە. مەسەلەن دای بنێن کوردستان لەو شوێنانەیە دەست بۆ ئاو ببەی، دەست بۆ بەرد ببەی، دەست بۆ دار ببەی، دەست بۆ هەر شتێک ببەی ئەبێتە سیاسی بۆ حکوومەت. ئەگەر گۆرانیەکە لێ سیاسیە، ئەگەر فیلمێک دروستەکەی سیاسیە، ئەگەر نمایشێکە دەی سیاسیە، ئەگەر موزیکێک کۆنسەرتێک دایانەی سیاسیە، مجەسەمەیەک دروستەکەی سیاسیە، نگارکێشی تابلویەکە کێشی سیاسیە. و ئەو شتانەیش کە یەک کەس و دوو کەسن ڕەنگە حکوومەتە ئستبدادیەکان زۆری گرنگی پێ نەدەن. بەڵام ئەو شتێک کە وجدانی گشتی بڕێک بریندارەکات و تحریکیەکە بە جۆرێ وەکو مەسەلەی سووتانی ئەم دارانە، ئەوە خەڵکێکی زۆر دێ و خەڵکێکیشن هەمە ڕەنگ و هەمە چەشنن، ژنن، پیاون، فەقیرن، دەوڵەمەندن، هەژارن، خوێندەوارن، نەخوێندەوارن، ساخن، نەخۆشن. و ئەم کۆبوونەوەی بە یەکۆبن و ئەم کۆبوونەوە لەلایەکۆ هێز بە خەڵکەکە عادات، لەلایە خەڵکەکە فێری دەسەڵاتەکە، لەلایەکۆ خەڵکەکە فێری خودمدیریەتی ئەکا کە چۆن مشکلاتی خۆیان ئەبێ خۆیان حەلیکەن، فێری حکوومەت ئەکا، فێری ئەوەی کە بەڕێوەبەری وڵاتەکە بکە. و هەر بەو دەلیلە حکوومەت ئەترسێت، حکوومەت ئەترسێ هەرەکێتی بڵێ خەڵکەکە ئێوە بڕۆن، منە ئێمە دەست پاسدار و جاش و بەسیج، یا ئێمە دەست ئەو گەندەڵانەی ناو ئیدارەکان کە بەدەستیوەتی ئەوانە جێبەجێکەن. ئەوەیە کە هەر کێشەیەک، هەر مەسەلەیەک تەنها مەسەلەی ژینگە نییە، تەنها مەسەلەی دارەکان نییە، تەنها چۆن لە بڵێ دەریاچەی ورمێخەوە خەریکە وشکە بێت، دەبێتە سیاسی. بڵێ دار بۆ بڕیتەوە ئەو سمۆرانە ئاوایان لێدێ، دەبێتە سیاسی. ئەو حکوومەتە لە سێبەری خۆی ئەترسێت، لە کۆبوونەوەی خەڵکە ترسێ، لە دەسەڵاتی خەڵک ئەترسێ، دەزانێت خەڵک کۆبنەوە فێری ئەزمونە بن، فێری تەجروبە بن و ترسەکەشیان ئەڕژێ. بەو دەلیلەیە کە هەموو کارێکەکە بەجێەوە یارمەتی بدا، بەجێەوە خۆی بچێ بیکوژێنێتەوە، تارە بۆ ئەم وڵات و ئەو وڵات بەناو ئەنێرێ بۆ کوژانەوەی دارستانەکان. بەڵام نایەت ئەو هەموو پایگان نظامیە لە پاڵیایەتی ناڵێت، ئەگەر خۆیان ئاورشیان تێبەر نەدا بووە کە بەشێکی زۆری خۆیانە ناڵێ بە هیچ جۆرێک لە کوژانەوە بەشدار بن. کاک محەممەد باسی دەریاچەی ورمێت کرد کە دیارە هەموو لە زۆر جا لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان باز دەکرێت کە ڕووبا وشک بوون دەچێت. لێرەدا یەک پرسیار هاتووە، ئەگەر باسی زاگرۆس بین، زاگرۆز و زاگرۆنشینان، دیارە زاگرۆس لە بڵین لە ورمێەوە هەتا ئیلامەیگرێتەوە. زاگرۆز و زاگرۆز نشینان گرنگی و ژینگەی و ژێوپۆلیتیکی زیاتریان پەیدا کردووە. بە بڕوای ئێوە سەرچاوی ئەوە چییە؟ ئەم کێشەکە لە ئێرانە هەیە، ئەم کێشەی ژینگە، کێشەی محیتی زیست. ئێمە لەلایەکەوە
ئەبینین دەوڵەمەندەکان بەشێکی زۆریان هەرو مەقاماتی ئەمنیەتی و حکوومەتی و ئاخوندە گردن کڵفتەکانن ئەمانە هەرێکیانە هەر لە بەرۆ لە زۆر شوێنە جەنگەڵەکان بە ئەسڵا جەنگەڵەکان لە بین ببن و کاخ و ویلا و ئەو جۆرەشتانەی لێ دروستکەن باخ و باخات دروستەکەن وانە لە ئێرانە ئێمە کێشەی ئاومان هەیە وەکو زۆر شوێنی دنیا کێشەکە زۆر جددیە لەلایەکی ترۆ لە بەشێکی ئێرانە سەتحی ئەرزەکە خەریکە دێتە خوارەوە نشست دەکات و قلیشای زۆر گەورە و درێژ کەوتێتە بینی شوێنەکان لەلایەکی تر مەسەلەی زەلزەلە بوومە لەرزێ مەسەلەیەکی زۆر زۆر جددیە چاکە لەلایەکی ترۆ زۆربوونی کەویرەکان زۆربوونی ئەو شوێنانەی کە خەڵکی تیاناژی و ئاوی تیانیەوە ئەوانە و یا ئاوی کەمە پێشترەکان بوو بە شێوەهایەکی غێری علمی لە گۆشەیەک و ئاو ببن بۆ گۆشەیەکی تر بەڵام ئەمە کە لە سەرچاوەکانیش ئاو کەم بووە عملاً ئیمکان پەزیر نییە یعنی کێشەهایەکی زۆری زیست محیتی ئێران تهدید دەکات مەسەلەی زەلزەلەیە مەسەلەی کەم ئاویە مەسەلەی ئاوەرگرتنی دارستانەکانە مەسەلەی ئەو جەنگەڵ زودایەیە کە بە ئەمد خۆیانێکن ئەو سەدە بێت عجایب و غەرایبانە کە لیاندا لەو گەرماکە بەشێ لە ئاوەکە بەشێکی زۆری هەموو کارشناسێکە واڵێ تەبخیرە بێت نابووایە ئەو کارانەیان کردایە دەبواە بە شێوەیەکی علمی ئەو کارەیان کردایە شێوەی دواکەوتوی بە ئیسڵا ئابیاری ئەوەی کە ئاو ئەبن بۆ کشت و کاڵ و ئەوانە یا سەنعەتی کۆن هەموو ئەوانە بووەتە هۆی ئەوە پێشبینی ئەکەن لە 5 ساڵ تا 25 ساڵی ئایندە بەشێ لە شارە گەورەکانی ئێران ئیتر بۆ ژیان نابێت دەبێ بەجێ بێڵن ئەگەر قەزیەکە ئەمە بێ ڕووەکەنە دوو شوێن یەکەم ئێستا ئامارەکە ئەوەیە نزیکی 1 ملیۆن بۆ مازندەران چوون ئەو شوێنە ئاوی ئەوێش کەمی کردە جەنگەڵی ئەوێش کەمی کردەوەوانە حتا ئەو تۆسکاڵە ئاوەش هەیە ئالوودەگیەکی یەکجار زۆری تیا بووە و یەکێکیشی بێن بەرەو زاکرۆس بەرەو ئازەربایجانی غەربی مەناتقی کە هەر کوردی تایە بەرەو کوردستان بەرەو کرماشان بەرەو ئیلام و ئەڕوات هەتا لای ئەسفەهان و ئەوانە ئیلام و بەختیاری و ئەو منتەقانەی تایە ئەم شوێنانە شوێن هەیە کە هێشتا بە دەرەجاتێک بەهۆی ئەم جەنگەڵانەوە بە بەرەکەتی ئەم جەنگەڵانەوە بە بەرەکەتی ئاوە بۆ ژیان ئەبێت ئەم مەسەلەی جێبەجێی جەمعیەتە کە جەمعیەت لە شوێنێکەوە لە مەقیاسی ملیۆنیە کۆچ کات و ناچار بە کۆچ بێ بۆ ئاو بۆ هەوای پاک بۆ تیکە خاکێک لەسەری دابنیشێ ئەوە کێشەی زۆر گەورە دروستەکات ئێمە خۆمانەزانین لەباری ئابووریەوە لەباری تجاریەوە لەباری سەرمایە و گوزاریەوە لەباری ژێرساختەکانەوە وەکو جادە وەکو قەتار وەکو تایارەخانە لەباری کارخانە و ئیش و شغڵ و ئەوانە ئەم مەناتقی زاکرۆسە خۆی ئەسڵ یەکێ لە هەژارترینەکانە ئێستا ئەوەیشی پێزیاو بێت یعنی ئەو جەمعیەتە بەیرا زیاو بێ ئەمە کێشەیەکی گەورەی سیاسی کۆمەڵایەتی هینەکە و ئەلان ئەمانیش هەرێکیانە هەر حکوومەت هەرێکێتی هەر هەر پانسمانی کا زەخمەکە هەرێکێتی هەر موسەکن بات هەرێکێتی هەر بیشارێت و هەر بڵێت وەڵاوە نییە تەواوی دنیا دارستان ئاورەگرێ ئەوە نییە تەواوی دنیا چۆمەکان ئاوای لێ هاتووە چون ناتوانێت جواباتەوە هەرێکێتی کارشناسی قسەیە کرد هەرێکێتی لەگەڵ نابودی خۆیان کە بەرەو نابودی ئەڕوا بەڕاستی بەشێک لەو وڵاتە بەشێ لەو خەڵکە بەرەو نابودی ببات بەڵێ ینی ئەو جۆری کەەوە باسی دەکەن خودی حکوومەت بەم شتە دەزانێت زۆر بچاکی زۆر باشە کاک محەممەد ئێوە باسی جەنگەڵ زداییتان کرد دیارە ئەمە زۆر ڕوون و ئاشکرایە کە کارەکە زۆر عەمدیە باسیش کرا کە زۆر جار پەنجە بۆ حکوومەت و سیاسەکانی ڕادەکێشرێت بۆ حکوومەتی ئیسلامی جەنگەڵ زدایی دەکات بە تایبەتی لە کوردستان بۆ دەیکات بەشێکی ئیستفادەی اقتصادی و تجاریە کە ئەیکەن لە شوێنهایەکە لەبەرەوە بۆ خۆیان زەوی گەورەهی ئەوانە ئەو شرکتانەی کە خان و ساختمان دروستەکەن هی ئەوانە ئەو ویلا عجایبانەکە دروستەکەن و ئەوانە بەشێکی بۆ خۆیان و بۆ کەسوکار و بۆ خزم و ئەو جۆرەشتانەیە بەشێکی
پوڵە بەشێکی ئیمکاناتێکی ملیاردی سەروەتێکی ملیاردی کە لەمە بەوجودی ئەیهێنن بەڵام دێتەوە سەر مەسلەی کوردستان بەهانەیان هەیە مەسلەی ئەمنیەتیشە بەهانیان هەیە مەسەلەن ئەڵێن پێشمەرگە هەیە یا گریلا هەیە یا سبحە ئەگەر تەقێ بە تو قێبقەوێ ئەم مناتەقە مەسەلەن ئەتوانێت پێشمەرگە خۆیتیا حەشار بە فەرزەن ئەڵێم ئەو بەهانانە ئاڵێت ئەوەیە کە وەکو سەرزەمینی سوختە ئەوەی کە پی ئەڵێن مەسەلەن ئێمە لە ئەنفالا دیمان سەدام حوسێن لە کوردستانە چیە کرد کانیاوەکانی تەقانەوە دارستانەکانی ئەسووتان هەموو کارانەیە کرد لە دژایەتی لەگەڵ خەڵکی کوردستانە ئەوەش لە تورکیا بە دەرەجاتێک هەر بینراوە لە سووریە کە هەر بوو ئەمان ئەو پرۆژەیان بۆ نەچووە سەر بەهۆی مقاومەتێک بووەوانە بەڵام بە شێوەیەکی تر هەرەکیانە ئەو کارە بکەن یەک دلیلیشی لە کوردستان غەیرەز ئەوەی کە هەرەکیانە خەڵکیش سەرقالکەن ئەلان ئێمە بەرەو ساڵ ڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ژینا ئەمینی یەکێک لە کێشەکان ئەوەیە خەڵکەکە سەرقالکا بەم ئاورانەوە و خەڵکەکە لە بیری چێتەوە کە ساڵێک نزیک بە ساڵێک پێش لەوە قەتڵێکی حکوومەتی ئەنجام درا. بەڵێ کاک محەممەد ئێمە هەموو دیتمان حکوومەت زۆر دەستەوەستان بوو لە کوژانەوەی ئاگرەکەدا بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتەکان دیمان کە ئەم هێلیکۆپتەرەی کە دەینار وەکو نمایش ئاوەکەی بە شوێنێکدا دەکرد کە ئاگرەکە کوژا بووە هیچ کە ئەم کارەی نەکرد دەستەوەستانیش بوو دەستیدا ژینگە پارێزەکانیشی خستە زیندانەوە بەێک ئەسلێتی دەکرد حکوومەت لە چی دەترسێت بۆ ئاوا دەکات حکوومەت لە سێبەری خۆیە ترسێت حکوومەت گزارشاتی نەهێنی وەرەگرێت لە زاهرا دێن دەڵێن ئێمە دەسەڵاتمان هەیە و دەبینە قودرەتی ئەو نەواین و بەرنامەی 100 ساڵە ئەدەن و ئەو جۆرەشتانە ئەوانە هەمووی بۆ خەڵکە و بەتایبەت بۆ لایەنگرانی خۆیەتی چون بەشێک لە خەڵکەکە باوەڕ ناکەن ئەمانە چەند ساڵی تر دەوام بێرن یا چەند ده ساڵی تر دەوام بێرن لەسەر کارا بن بەڵام هەرێکێتی ئەوەی کە بەسیجە خانەوادەی شەهیدە ئەوانەی پیۆ نزیکن ناومیدیان نەکا بڵێ بابە من ئەمێنمەوە باوەڕکن من ئەمێنمەوە ئەوانە بەڵام لە خەڵکەکە ئەترسێ ئەزانێ بەشی هەرە زۆری خەڵک ناڕازیە ژنان ناڕازین خەڵکی کوردستان ناڕازیە بلوچستان ناڕازیە عەرەبەکان ناڕازین کرێکار و زەحمەتکێش ناڕازین بەهاییەکان ناڕازین چەپەکان ناڕازین کۆمونیستەکان ناڕازین یعنی کەم بە ئێسلا توێژ و بەشی ئەو کۆمەلگا هەیە کە لەگەڵ جمهوری ئیسلامی بێتەوە تەنانەت ئەو کەسانەیشی کە حتا خانەوادەی شەهیدەکانی خۆیان حتا بەشێک لەوانەی خۆیان کە لە ڕەدەی خوارۆن ئەوانیش ڕازی نین ئەوەیە لە هەموو شتێکە ترسێت و بە تایبەت لە کوردستان ئەترسێ کاک ئەمیر کوردستان ژینا لە کوردستانەوە هات ئەم شۆڕشە ژن ژیان ئازادی لە کوردستانەوە هات 44 ساڵە کوردستان ملی بە جمهوری ئیسلامی نەدا ئەوەڵین نە ئێستا کە خەڵکی ئێران هەموو بەگشتی ێژن نە بە جمهوری ئیسلامی ئەوەڵین نە خەڵکی کوردستان بە جمهوری ئیسلامیدا کۆماری ئیسلامی لە خەڵکی ئێران وە بە تایبەت لە خەڵکی کوردستان ئەترسێ لە حزبەکان ئەترسێ و ئەم بە ئێسلا هەڕەشە و گوڕەشە و ئەوانە لە هێز و قودرەت و نییە چون هێز و قودرەت کاک ئەمیر هەموو کەسێک ئەزانێ لە ئیقتصادی چاکۆ دێ لە مدیریەتی چاکۆ دێ لە ئاسایش و ئەمنیەتۆ دێ لە ئیجادی کارۆ دێ لە ژینگەیەکی سالمۆ دێ ئایا هی لە دڵخۆشیۆ دێ لە دەوا و دەرمانی باشەوە دێ لە مەدرسەی چاکەوە دێ لە ڕێگەوبانی چاکۆ دێ ئایا هیچێک لەوانە لە ئێرانە هەیە غەیرە زندان غەیرە شکنجە غەیرە ئێعدام غەیرە هەموو ئەوانە ئەوەی نەکبەتیە زۆرە ئەوەی خۆشیە کەمە ئەوەی خۆیان ئەزانن و بەواقع ئەزانن کە درەنگ یازوو خەڵک ئەو چەخماخە دیسان و لێ درێتەوە. کاک محەممەد خۆشتان ئاگادارن دیار بوو خەڵکێکی زۆر بەشداریان کرد لەم ئاگر کوژنەوەیدا و زۆریان یارمەتیدا بۆ لە دەرەوەی کوردستان ئەو جۆرەی کە پێویستە بەشداری ناکەن ینی پرسیارەکە لێرەدا دەوری ئۆپۆزیسیۆنی ناسیۆنالیستی ئێرانی و تەبلیغاتی حکوومەتی چی بووە؟ وڵا بەشێکی ئەوەڵ من لە خۆمانەوە دەسی پێکەین ئێمە کاری زۆرەکەین لە کوردستانە بەڵام تەبلیغەکەمان حوسەت نییە لەگەڵ
ئەو کارە گەورەیکەین کارێکی هێرکولاساکرێ لە کوردستانە ئێوە ئەو جەنابتان ئەو فیلمەتان بڵاو کردەوەوانە ئەو خەڵکە بە چ دڵسۆزیوە نە ئەم نەسلی ئێستا نەسلی دوا ڕۆژش خەریکن پەروەردەکەن ژینگە و پەروەردە کە گرنگترین شتەوەوانە ئەم کاراکەن بەڵام ئەمە ئەو جۆرەی کە لە میدیای خەڵکی کوردستان چ حزبی و غیری حزبی NGOکان کەسایەتیەکان بڵاو بێتەوە ئێمە نەمان کردووە لەلایەکی ترەوە تەبلیغاتی ئەوان زۆرە تەبلیغاتی کۆماری ئیسلامی ئەوانە دژی شۆڕشن ئەوە خۆیان ئاوریان تێبەرداوە ئەمە چی ئەوانە ئەو تەبلیغاتی کە ئەبیسرێ و بەرەی ڕاستیش ناسیۆنالیزمی ڕاستیش لە کوردستان و لە کەمایەتیەکان و لە خەڵکی ئەوەی کە داوای مافی نەتەوایەتی کەرامەتی خۆی فەرهەنگی خۆی ژیانی خۆی ئیدارەکە ئەترسێ جا ئەوە کوردستان بێ یا بلوچستان بێ یا عەرەبەکانی خوزستان بێ لەوانە ئەترسێ ئەوەیە تەبلیغات زۆرە کێشەی ئەمنیەتیش هەیە بۆ خەڵکەکە بێن بەڵام بە باوەڕی من ئەوە یەکێ لە کێشە و کەم و کوڕیەکانە ئەو ژینگە پارێزانەی ئێران لە سەتحی ئێرانە ئەو جۆرەی کە چاوەڕوان ئەکرێ ئەو جۆرەی کە پێویستە نەهاتوون تەنانەت ئێستا کە لە سوشیال میدیا بڕێک مەترح ئەبێ هەر خێرا ئەو ناسیۆنالیستە ئفراتیانە ئەو بە ئێسلا جریانات ڕادیکاڵە فاشیستی و ئەوانە کە هەن هەر خێراڵێن ئەها دیسانەوە مەسلەی جیاییە و ڕەبتی ئاان بە مەسلەی جیایی باشە سووتانی دار و سووتانی سمۆرە و ئەو هەموو پەلەوەرە چ ڕەبتێکی بە دیاریکردنی مافی چارە نووسۆ هەیە چه ڕەبتێکی بەوە هەیە ئەوە خەریکە ماڵی کابرا موچەی کابرا دارستانی ئەو خانەوادە و ئەو ژنانە خەریکەتیاچێ ئەتۆ بێ ئەوەڵ دڵسۆزیەک بۆ ئەو ژینگە بکە جاوەختە بێ باسە سیاسیەکەت کە منە لێم ئەگە کورتی کەمەوە هەم خۆمان کەم کار بووین و خەتامان هەیە دەبێت زیاتر ئەهمیەت بە مەسلەی ژینگە بین بە تایبەت نەهەر بە کوردی بە فارسی بە عەرەبی بە تورکی بە ئینگلیسی بە هەموو زوانێ ئێمە هەر بۆ خۆمان قسە ناکەین دەبێت خەڵکی تریش ئاگادار بێ و لەلایەکیشی واقعیت ئەوەیە و ئەمیشە ئەرکێکە خاتە سەر هێزە چەپەکان لە ئێرانە هێزە دموکراتیکەکان لە ئێرانە بۆچی ئەوان ئەو جۆرەی کە پێویستە حەولیان نەدا ئەم کێشە گەورە بکەنەوە کە بڵێن ئەم مەسەلە احتیاجیان بە یارمەتیە نەتەنها هەر حمایەتێکی سیاسی ئەو کەرەستە کۆنە ئەوە خەڵکیانی لە دەستداوە بە پشتیەوە تەقیەوە کە بە ئێسلا بە بایەکی چۆن هەرێکێتی بیکوژێنێتەوەوانە خەڵک احتیاجیان بە کەرەستەیە بە پارەیە بە ئیمکاناتە بە هەموو ئەو شتانەیە بۆ کوژانەوەی ئەو ئاورانە ئەو یارمەتیەی پێویست نەدراوە بەڵێ کاک محەممەد هەرو جۆرەی کە لە ڤیددیۆکەشدا دیارە تێکۆشانی ئەنجمەنی ژینگە پارێزانی ئەنجمەنی سەوزی چیای مەریوان و ژینگە پارێزانی تر لە شارە جۆرا و جۆرەکانی کوردستان دەورێکی زۆر باشیان بوو دیارە لە ڤیددیۆکەدا دیار بوو کومیتیان پێکێنا ژنان بە تایبەت زۆر چالاک بوون لەم بوارەدا خۆشە بزانم دیدی ئێوەش بینین ئێوە چۆنتان بینی ئەم حرەکەتە بەڕاستی جێگەی شانازیە یعنی ئینسان غیرت شانازی غیرت دەستخۆشی غیرەزەوە سەری تعزیم و ناوازشیان بۆ دانەوێنێ هیچ شتێکی نییەوانە لەو شرایەتە سەختە لەژێر ئەو هەڕەشە لەو گەرما عجایبا کاک ئەمیر ئێوە تەسەور فەرمونون کە گەرماکە 45 دەرەجەیە معمولی بە ئاورەکەوە ناتوانن هەناسە کێشن و مناڵ وە ژن و تەنانەت کەمەندام من کەمەندامم دی ئەو هەموو ژنە ئەو هەموو منداڵە ئەو هەموو پیاوە خۆبەخشانە لەژێر ئەو فشارە کار بەجێڵێن مەترسی حتا ئاور شۆخی لەگەڵ ناکرێت کاکە میر ئەو باو ئەو ئاورە جاری وایە ئاهات ڕوبەڕوویان من هەمیشە دڵم لە مشتما بووەم و نەکا مەسەلەن یەکێکیان بکەوێ و ئەو ئاورە وەختی فیلمەکەمەدی کە گیانی کەوێتە مەترسیەوەوانە بەڕاستی غیرت شانازی و غیرت دەستخۆشی هیوادارم پەرەی زیاتر بچێنێ هەموو شار و گۆندەکان بگرێتەوە ئەمن دیم لە زۆر شار و هاتوون خۆیان معرەفیە کردووانە زیاتر لە 6 گرویان دروست کردبوو لە یەک شوێنە کە ئەوانە هیوادارم هەموو شارەکانی کوردستان هەموو شارەکانی کرماشان ئیلام ئەو منتەقە
هەموو بێن بەشداریکەن و خەڵکی غیری کوردیش غیری لۆڕێژ خەیری لێکیش ئەوانە ئەوە بە ئێسلا زاگرۆژنشینان بێن یارمەتیان بن. بەڵێ کاک محەممەد باسی ژنان هات پێشەوەی کە ئێمە بینە سەر ئەم بابەتەی ئەوەی کە بەڕاستی ژنان زۆر چالاک بوون لەم وارەدا هاوڕیانمان لەو تاقفەرمان ڤیددیوەیەکیان هەیە بە سرودێکی شۆڕشگەڕانەوە هەرچەند ڤیددیۆکە کورتە بەڵام جێگەی خۆیەتی لێرەدا بڵاو بێتەوە چینە ڤیددیۆ کورتە ببینین دواتر دێنەوە سەر باسی ژنانیش. بەڵێ ئەم ڤیددیوی کە بدیمان ئەمە تیکەیەکی چکولە لەم بەشداری ژنان بوو تا ئەم ڤیددیوی کە کوتمان هەوڕانی و تاقفەرمان ئامادەی دەکەن دوای دەچێن ڤیددیو دەبینە کاک محەممەد لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بەکەمی بە تایبەت میدیاکان زۆر بەکەمی ژنان هاتە بەرچاو هەرچەند جێگەی شانازین زۆر شان بەشانی هەموو پیاوانی شۆڕشگێر و هەموو پیاوانی ئازادی خواز لەم هەڵمەتی ئاگرکوژنەوەیدا چالاکیان کرد بەڕای ئێوە بۆچی وا بوو دەبێت چی بکرێت کە ڕۆڵی ئەوانیش بەرچاو بێت بە تایبەت لە میدیاکان؟ بەڕاستیەوە خەسارێکی گەورەیە ئێمە ئازانین لە مەیدانە لە عەمەڵە لە شوێنەکە ژنان دەورێکی بەرچاویان هەیە چە ئەوەی کە ئاورەکە کوژێنێتەوە چە ئەوەی نان و خواردن و ئاو و دەوا و دەرمان و لە کەمپەکانە هەموو ئەو کارانەیان بۆکە چەندێ دڵسۆزانە چەندێ بوێرانە چەندێ خۆبەخشانە ئەو کارەکەن بەڵام وەختێ دێتە سەر قسەکردن لە کارەکان و ئەوانە وەکو پیاوان بەڕادەی پیاوان دیار نین ئەمە من پێم وایە کێشەیەکە من هەرەکەم نییە بڵێم ئەمە مرد سالاری و ئەو جۆرەشتانەیە بەڵام بەڕاستی ئەو ژینگە پارێزە ئازیزانە ئەو ژینگە پارێزە خۆشەویستانە ئەو نەهادە مەدەنیانە دەبێ سەرنجی ئەو شتە بن ئەگەر فیلمێک دروستەکەن ئەگەر کارێکەکەن ئەگەر قسەیەکەکەن ئەگەر چەند جار مەسەلەن پیا و قسەکە با چەند جاریش ئەو خانمەتێ کۆشەرانە قسە بکەن یعنی بەشێکیشی هەڵەگەڕێتەوە سەر ئەوە بەشێکیشی هەڵەگەڕێتەوە سەر و کەسانەی کە ئەچن ئێستا هەموو کەسێ بەخۆشیەوە مۆبایلێکی هەیە یا دوربینێکی چکۆلەی پێ یا هەر شتێک ئەوانیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەوری خۆیان بنوێنن بەشێکیشی ئەگەڕێتەوە سەر میدیای حزبی و غیری حزبی ئەوانیش دەبێ حەول بدەن ئەم شێوە کە ئەوان هەر لە پشتۆ نەبن بێنە پێشتر و ئەو جۆرەی کە هەن بە دڵسۆزی و کارەکەن شۆڕشی ژینە لە کوردستانە لە کوردستان ژنان لە هەموو شتێکی تر ڕەنگە سەر بەرزانەتر کاریان کردووە و ئەساسەن هیچ جنبشێکی کۆمەڵایەتی هیچ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی لە کوردستانە نییە کە ژنان ئەگەر نەڵێم دەوری سەرەکی دەوری زۆر زۆر بە ئێسڵا کارا باشیان نەبێتیایە من هیوادارم لە کارەکانی داهاتووە ژنان زیاتر لە پێش سەحنەوە بن. بەڵێ کاک محەممەد پرسیارێک هاتووە لە شاری سەقزەوە بێڕای سڵاو دەستخۆشی لە بەرەزیشتان توێتی ئەم پرسیارە لە کاک محەممەد بکەن ئەرکی خەڵکی کوردستان بەرامبەر بە کارەساتی ئاوا دڵتەزێن دەبێت چی بێت؟
ئەمن پێم وایە خەڵکی کوردستان تا ئەوجێ کە توانیان و ئیمکانی بووە لە نیشانیان داوە کە لە وەختی وە وەکو خەڵکێ وەکو ملەتێ وەکو نەتەوەیە چۆن یەکە گرن و چۆن دڵسۆزیەکەن لە شارهای جۆرا و جۆرۆ بە یارمەتی یەکتری دێن لە کارە ساتەکانە لە هەر شوێنە جات زەلزەلە و بوومە لەرزە بوو بێ ئاوەرگرتن بوو بێ هەر کێشەیەک بوو بێوانە بەدەم یەکۆ بوون ئەوە نیشان درراوە لە 40-50 ساڵی ڕابردووە بەڵام دەبێ بە کەمیەت بە ژمارە زیاتر بێت ئەمە واقعیەتێکە ئەگەر مەسەلەن دای بنێن شارێکی وەکو سەقز من نازانم ئێستا نفوس و جەمعیەتەکەی چەندێکە دای بنێن 200,000 کەس بێ دای بنێن 200,000 کەس بێ دەبێ چەند هزار کەسی تیا ببێ کە بتوانن بڕۆن یارمەتی شوێنێکی وابن نە چەندە کەس و چەند سەد کەس و ئەوانە ئەوەیە هەم لەباری کەمیەوە دەبێ خەڵکەکە زۆر بێ هەم ژنانی تیا بێ هەم فرەچەشن بێ ژن بێ پیاو بێ لاو بێ بە ساڵاچووە بێ خەڵکانێکیشمان هەیە بەخۆشی و بلەخرە دەستیان زیاتر ئەڕوا دەوڵەمەندترنەوەوانە ئەوان دەبێ زۆر ئەرکی زیاتر بە ئەستۆ بگرن ئەگەر خۆشیان نەتوانن ڕاستەوخۆ بەشدار بن ئەو خەڵکە ئاوی هەرەکە نانی هەرەکە دەرمانی هەرەکە ئیمکاناتی هەرەکە ئەوەیە لەباری ئیمکاناتی ماڵیەوە دەبێت سنووقێک بێ دەبێت شوێنێک بێ یارمەتی بەو خەڵکە بدەنوانە دەبێت وەکو فەردیش زیاتر بچن دوایە ئەمە خەڵکی کارشناس و پسپۆڕیشمان زۆرە لەوانیشە ئیستفادە بکەنوانە ئەوەیە یارمەتیدان هەم دەبێ مقیاسەکەی زۆرتر بێ هەم دەبێت کەیفیەتەکەیشی بچێتە سەرترەوە ئەوانە یعنی ئەو کەسانەی کە مەسەلەن هەموو شارێک دەم و دەستگای ئاورکوژانەوەی تایە خەڵک دەورەیوە ئەوانە دەتوانن لە هەر شارێک و چەند کەسێک مەسەلەن دەورە لە شارەکەی خۆیان دابنێ ئەگەر ناتوانێت بچێ بۆوێ بۆ ئەم کارە سات ئێمە ئەزانین لەوە لاوە کاک ئەمیر ئەم نەوە ئاورد هێبەردانە تا ئەم حکوومەتی ئیسلامیە لەسەر کارابێ هەیە و ئەویش کارێک ناکە ئەگەر خۆشی ئاوری تێبەر نەداتوانە ئێمە دەبێت خۆمان بۆ ئاورد تێبەردانەکانی داهاتوش ئامادەکەین جا چه باشتر لە هەر شار و دەیەکە من هەر ئەوڕۆ فیلمێکم دی کە چۆن خەریکن ئاموزش ئەدەن ئاور بکوژێنیتەوە ئەوە یەکێک لە باشترین کارەکانە بەڵام ئەو خەڵکە احتیاجی بە پوڵە احتیاجی بە ئیمکاناتە احتیاجی بە بڵاوکردنەوەی خەبەرەکانە احتیاجی بە میدیاکاری چاکە احتیاجی بە دکتورە بە دەرمانە بە پارەیە بە هەموو ئەوانە ئەمن پێم وایە خەڵکی کوردستان دڵاوەڵان ئەوەی لە دەستیان هاتووە بۆ شۆڕش و بۆ پێشمەرگیان کردووە من هیوادارم پێشمەرگە ئاسایش لەم جەریاناتە بێنە مەیدان بەڵێ هەرو جۆرێکە ئاگاداریشین دیار بوو ئەمڕۆ لە تۆڕۆکۆمەڵاتیەکان بڵاو بووە کە بەداخەوە ناوچەی لە دارستانەکانی ناوچەی سەردەشتیش لە دۆشەوە ئاگری تێبەدراوە بۆیە هەر لێرەوە ئێمە داوا لە هەموو خەڵکی دڵسۆز و خۆشەویستی ژینگە کە ژینگە پارێز و ژینگە خۆشەویستن ئەم هەڵمەتەش بۆ دارستانەکانی سەردەشت برن و لە کوژانەوەی و ئاگرەشدا بتوانن بەشدار بن. ئیجازە کاکە میر من یەک نوکتە بڵێم یەک خاڵ باسکەم پێم گرنگە فەرموو تکایە ئەمن لە فیلمەکانە کە دیم تەنها حکوومەت نییە حکوومەت هەر کارێک لە دەستی بێ ئەیکا لە دژی خەڵکی کوردستان بەڵام جەماعەتێکیش هەن یا بەهۆی بێکاریەوە یا بەهۆی بێپارەییەوە یا بەهۆی سوودجووی و تەماحکاری و ئەوانەوە لە شرایەتێکی خراپە خەریکی زووخاڵ دروستکردنن ئەمن کوورەهای زووخاڵ دروستکردنم دی کە لەو شرایەتە لەو هەلوو مەرجە ئەتوانێ ئاور دروستکات یعنی ئێمە لایەکمان حکوومەتە دەبێت هەموو پیلانەکانی پوچەڵکەینەوە لایەکیشمان بەشێ لەو خەڵکەی خۆمانە کە ڕەنگە قازانجی لەوە بێت بە شمارە کەم بن دار نەبێ بەڵکو بیکاتە زەوی و بیفرۆشێت بیکاتە زووخاڵ بیکاتە شتەیەکی تر ئێمە احتیاجمان بە کارێکی ئاگاهانە و کولتوری هەیە کە خەڵکەکەی خۆمان ئاموزش بین ئەبێ ڕێگەهایەکی تر بدۆزرێتەوە بۆ ئەو خەڵکە کە دەست لەو کارە هەڵبگرن ئەگەر تەنانەت لە شوێنێکە ئاکرێ ژینگە پارێز و ئەنجومەنی چیا و کێوکێ سەرپەرشتیکە نە من خۆم کوورەیەک ببەم و لە ناو جەنگەڵێکا و لە ناو ئەو پوشە وشکە زووخاڵ دروست بکەم
فروشەیەکی ئەتوانێت جەنگەڵەکە ئاورتێ بەربات. بەڵێ کاک محەممەد ئەم باسە زۆر گرنگەوەی کێمە بەڕاستی و جۆری کە دەبێت ئەم پەروەردەی ژینگە پارێزیمان لە ئەو جۆری کە پێویستە نەبووە. هەر لێرەدا پرسیارێک شاتەوە خۆتان باستان کرد لە قسەکانتاندا کە ڤیددیوەکتان دی بوو کە ئاموزشی ئاگرکوژانەوەی جەنگەڵەکان بە خەڵک دەدرێت. پرسیارێک هاتووە لە شاری بانەوە سێتی پەروەردەی ژینگەی زۆر گرنگە بۆ هێشتا لە میدیاکان و لە سیستمی پەروەردە ئەو بایەخی پێنەدراوە دەبێت چی بکرێت؟ ئەوەی کە هەڵگەڕێتەوە سەر حکوومەت و پەروەردەکە ئەو نایکات واقعان نایکات ئەسەد قازانجی لەوانە بیکە ئەو ئەچێ خرافە ئەڵێ مەسەلەن دوعا بکەن باران ببارێت ئەو ئەچێ بۆ ئەو کارانە دوعا بکەن زەلزەلە نێت دوعا بکەن نازانم ئاور تێ بەرنەدرێ ئەو ئەساسەن مەشغەڵی ئەوە نییە مشکلی ئەوە نییە ئەو خۆی بە ماندگار و استقرارێک نابینێ هەرێکێتی هەرچی زیاتر بدزێ و زیاتر بخوا و زیاتر بکوژێ ماوەکەی درێژتر کا بەڵام ئەوەی هەڵگەڕێتەوە سەر خەڵک سەر ئەو ژینگە پارێزانە سەر ئەو NGOانە سەر هەموو ئەو مامۆستانە ئەو ئوستادانەی زانکۆ ئەو خوێندەوارانە ئەو شاعر نووسەر لێکۆڵەر میدیا هەموو ئەوانە ئێمە دەبێ مەسلەی ژینگە لە هەموو بەشەکانیە تەنها مەسلەی ئاور نییە مەسلەی ئاوە مەسلەی خاکە مەسلەی لافاوە مەسلەی ئەو هەموو پیسیە من فیلمێکم دی کاکە میر ئەو شتە پیسانەی کە ئەمێنێتەوە دوای عەمەڵی جەڕاحی لە بیمارستانێکی سنا بەبێ ئەوە بە شێوەی علمی فڕی بدەن دەچن لە کەلاوەیەکە لە شوێنێکە لە فڕی ئەدەن لە جەیەکە بزن و مەڕووماڵات ئەچێ لەوە ئەخوات و ئەوانە یعنی ئەو هەموو نەخۆشینەکە بڵاوەکەنەوە ئێمە پێویستە لە باری پەروەردەی ژینگەییەوە لە هەموو بوارەکانیەوە لە باری ئەو ڕیسکانە ئەو مەترسیانە کە هەیە ئەوەی کە لە ئینگلیسیا پێڵێن ریسک ئەسسمنت شتێک بکەین کە بزانین چی و چی ریسک ئێرێ ریسکی مەسەلەن ئاور لەکوێ هەیە دەستنیشانی کەین پێشتر ریسکی لاپاو لەکوێ هەیە دەستنیشانی کەین پێشتر ریسکی مەسەلەن نەخۆشینێکە بڵاو بێتەوە بەهۆی ئەو ئاژغاڵ و ئەو جۆرەشتانە لەکوێیە ریسکی ئاوێک کە پیسە ئەچێتە ناو شوێنێکەوەوانە ئێمە دەبێت کەسانێکمان ببێ و هەمانە ئێمە دەبێت ئەم کارانە لە میدیا لە شوێنەکانی تردا بەڕاستی ئەهمیەتی زۆر زیاتر ئەلعان مەسلەی ژینگە لە نانی شەو پێویسترە چون ئەگەر ئێمە ژیان نەما تازە باقی شتەکان چییە وەختی ئێمە جەنگەڵەکانمان تیا بچێ وەختی ئاو نەبێ بیخۆینەوە وەختێ زەویەکان نشست بکە وەختێ تەواوی ئاوەکان پیس بێ وەکو وەختێ جانەوەرەکانمان پەلەوەر و جانەوەرمان تیا بچێەوەوانە تازە ژیان معنای چییە ئاخر ئەوەیە کە من بۆ خۆشتان بۆ تلویزیۆنی کۆمەڵەکە ئەو هەموو زەحمەتا کێشن بۆ هەموو حیزبەکان بۆ هەموو ئەو میدیا غێری حیزبیانە بۆ هەموو کەسایەتیەکان بەڕاستی ئەهمیەتێکی زیاتر بژینگە بن ئەگەر هەر یەک لە ئێمە لە هەفتە مەطلبێ دوو مەطلب وەکە خۆشمان ناینووسین کەسێک نووسەتی بڵاوی کەینەوە فیلمێک لەسەر ژینگە بڵاوکەینەوە یارمەتیەکی ماڵی بین بەو کەسانەی کاری ژینگاکەن ئێمە کاری خۆمانمان کردە ژینگە دەبێ بێتە سەدرەوە دەبێ بێتە سەفی ئەوەڵی مەشغەڵەی هەموو کەسێکەوە بەڕاستی. بەڵێ کاک محەممەد کلیپێک ئامادەیە چینەم کلیپە ببینین دوو پرسیاری شاتووەم دوو پرسیارە هاتوو بۆ بەڕێستان دواتر و دوو پرسیارش لێ پرسین. کانمانە هەنگیژین بن بۆ ئەوینداران لانکی ئەوین بن دەوزە ئەو کەسەی بۆ ئەوین ژیا
سەوزە ئەو کەسەی بۆ ئەوین ژیا بە عشقی ژیان لە داوێن چیا دارێکی چاند و گوڵێکی نییە ئاخ سەوزە ئەو کەسەی بۆ ئەوین ژیا بە عشقی ژیان لە داوێن چیا دارێکی چاند و گوڵێکی نییە سەوزە ئەو کەسەی بۆ ئەوین ژیا بە عشقی ژیان لە داوێن چیا دارێکی چاند و گوڵێکی نییە بەندێکی شکان و کەوێکی بەردا کۆترێکی بەردا کۆترێکی بەردا بەڵێ سپاس بۆ هاوڕان و تا فەرمان. کاک محەممەد پرسیارێک لە مەریوانەوە هاتووە. سێتی ئەم پرسیارە زۆر جار لای خەڵک دروست بووە. هۆکاری ئەو چییە کە لە شاری مەریواندا کە بەهێزترین ڕێکخراوی پاراستنی ژینگەشی هەیە زۆرترین ئاگری لێ دەکرێتەوە؟ من لەباری تکنیکی و فەنیەکەوە بەڕاستی نازانم کاکە میر، من جوای ئەو پرسیارم نییە، نازانم ئایا بەنسبەتی شوێنەکانی تر زیاترین ئاوری تێکرا، بەڵام ئەزانم حکوومەتی ئیسلامی لە مەریوان زۆرە ترسێت. ئەزانم کاک فوادی مستەفا سوڵتانی بەنایەکی دروست کردووە، کۆمەڵە بەنایەکی لە مەریوان دروست کرد کە ئەم جوڵانە و کۆمەڵایەتیانە ئەم ئنجیوانە لە ڕێگ و ڕیش وەکو ئەو دار بەڕوانە چوونەتە ناو ژیانی خەڵکەکە، ناو بیر و هەرزی خەڵکەکەوانە. ئەوەیە زۆر زۆر سەر و دڵ ناخۆشە لە مەریوان لە هەموو شوێنەکانی کوردستان. بەڵام بۆچی لەوێ زیاترە؟ ئایا دار زیاترە؟ ئایا حکوومەت خۆی زیاتر ئاور لەوێ بەرئەدا؟ ئایا کەسانێک هەن بە مەبەست ئەو کاراکەن و ئەوانە؟ دەلیلەکەی چییە؟ ئەوە پرسیارێکە منیش خۆم لە بەرنامەیەکە حتمەن لە کارشناسەکانی ئەپرسم، من جواوم بۆ ئەوە نییە. بەڵام دەزانم کە کۆماری ئیسلامی زۆر زۆر لەسەر مەریوان لەسەر ئەوە حەسێ بکاوە ناشارنەوە. ئەو هەموو ڕێکخراوە مەدەنیە، ئەو هەموو کارە مەدەنیە، ئەو هەموو کارانە کە کراوەوانە بەشێکی زۆری لە مەریوانەوە هاتووە. جاری هەوڵ بەشێکی زۆری لە مەریوانەوە هاتووە لە 40 ساڵی پێشووە. ئەوەیە کە ئەگەر کۆماری ئیسلامی یا ئەگەر کۆنەپەرستێکی ناوچەکە یا ئەگەر کەسێکە بەمەبەست ئەو کاراکە بۆ قازانج و بۆ گیرفانی ئەو کارە زیاتر بکە، من نازانم، من جوای ئەو پرسیارەم نییە کاکە میر. بەڵێ زۆر باشە کاک محەممەد. لە شاری سنا پرسیار کراوە بە لە بەرچاوگرتنی ئەو ئەزمونێک کە باس کرا لەم بەرنامەیەدا پاراستنی ژینگە بەرەو چ ئاخارێک دەچێت؟ من هیوادارم بەهۆی ئەوە ئێمە هەر ئەو کلیپانەی کە جەنابتان تماشانتاندا لە تەلەڤیزیۆنەکە ئەو مناڵانە و ئەو خەڵکە بە دەربەستە ئەنجومەنی سەوزی چیا کە بەڕاستی جێگەی شانازین، هەموو ئەو ڕێکخراوانەی کە کۆمەلگای مەدەنی لە کوردستانە ئەو کاراکەن لە هەموو شارەکان چون بەدەم مەریوانەوە ئەچن بەدەم شوێنەکانی ترەوەوانە جێگەی شانازین. من تەنها دڵخۆشیەکە بم بێ بەوانە، تەنها دڵخۆشیەک بم بێ بە ئاگاهی بە وشیاری خەڵکەکەمانە، بەوەی کە ئەو نیشتمانە ناتوانێت بێتە نیشتمان بێدارێک، بێدارستان، بێ ئاو، بێ سەرچاوەی ژیان. ئەگەر ئەوانە تیا بچن ئێمە کوردستانێکمان نابێت، ئێمە هیچمان بۆ نامێنێتەوە. کوردستان بەو پەلەوەرانەیە جوانە، بەو ئاژەڵانەیە جوانە، بەو سمۆرانەوە جوانە، بەو داربەڕوانەوە جوانە، بە هەموو ئەوانە، بەو ئاوکانی و سەرچاوە ئاوی بە هەموو ئەوانە. ئەگەر ئێمە ئەوانەمان لە چیزچێ ژیان معنای چییە؟ ئەمن پێم وایە ئەو خەتەرە ئەو مەترسیە زۆر کەس
ئێستا ئەزانێت بەخۆشیەوە چون خەڵکەکە ڕادەی هۆشیاری و خوێندەواری و تێگەیشت و ئەوانە لەسەرترە من هیوام هەیە کەس ئێمە نەسڵی من نەمەتوانی تەسەورکەم ڕۆژێ بۆ کوژانەوەی دار ئەکرێ لە هەموو شارەکانی کوردستان و خەڵک بەسیج بێچێ بۆ مەریوان و ئەمە ڕوویدا تەسەورم ناکرد کە ئەو لەو شرایەتە منداڵ ببەنە سەر ئەو شوێنە و ئاموزشی بن و پەروەردەکەی دروستکەن لەبەرەوە ژینگە پارێزان ئێمە لە ساڵڕۆژی مەرگی بەڕێز شەریف باجوەریش نزیکین یا من دقیق تاریخەکەی نازانم ئەمانە قوتابی و منداڵی شەریف باجوەرن من پێم وایە هەر یەک لەمانە بۆ خۆیان نتوانن شەریف باجوەرێک بن لەو کچ و کوڕانە من دڵخۆشم من هیوام هەیە و من پێم وایە بەم خەڵکە تێگەیشت و ژیر و بە ئەزمموی کوردستان ئێمە پێش بە مەترسیەکان ئەتوانین بگرین ئەگەر یەک بگرین و ئەگەر لە ئیمکاناتی یەک ئیسفادەکەین و ئەگەر اتحادمان بێ یەکەتیمان بێ. بڵێ کاک محەممەد برنامەکەمان ڕوو بە کۆتاییە من پرسیارێکم نییە بەڕێستان خۆتان ئەگەر زانن قسەیەک یان نوکتەیەک کە باست نەکردبێت لە کۆتاییدا فەرموو. زۆر مەمنون زۆرتان سپاسەکەم وانە من هەرێکمە هەر ئەوە بڵێم من ئەو ئەحساسی خۆم باسکەم ئەو فیلمەم کە ئەدی من لە دەرونی خۆما زۆر جار گریام هەرەونە و سەری تعزیمم دانەوانەوە بۆ هەموو ئەو کەسانەی کە ئەو کارە ناکەن. زۆر سپاس بەڕێز کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و چالاکی سیاسی بۆی کە بەشداریان بەرنامەی بووی زۆر سپاس. سپاس. بەڵێ بەڵێ ئازیزان پامێکمان بواتووە لە شاری مەریوانەوە تێتی زۆر سپاس دەستخۆشیتان پێ دەڵم بۆ بەرنمەکەتان و ماندوونەبوونیش لە خوتان و میانی بەرزتان دەکەین ئەگەر دەکرێت ئەم کلیپەی کە لە سەرەتای بەرنمەکەدا بڵاوبووە یەو بارهێنانی منداڵەکان کە فێریان دەکەن کە چۆن ژینگە پارێزن ئەگەر دەکرێت ئەمە دووبارە بکەنەوە بەسەر چاو من ئەلان بە هاوڕان و تاقفەرمان کە خۆشیان گوێیان لێە حتمما لە کۆتایی بەرنمەکەماندا ئەم کلیپە بڵاو دەکەینەوە سپاس بۆ ئێوەش بنێری خۆشەویست. بەڵێ ئازیزان بەم جۆرە گەشتینە کۆتاییش هیوادارین کە بەدڵتان بێت و کەڵکی پێویستیشتان لێ وەرگرتێت تا هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن و ماڵەوە. نێتی ئێمە ئامان جێمە لە هاتن بۆ سروش بێن شتەکان جوان جوان لە نزیکەوە ببینین خەسارەکان کە لێرا کەوتووە مناڵەکان تەماشاکەینەها پەلەوەرەکان سوتاون گیان لەبەرەکان ناو ئاورەکە سوتاون دارەکانەها هێلانەی هاپێوە دار بەڕوێت هێلانەکە سوتاوە هێلانە وتمان ژینگەیە جێ ژیانی بۆ نمونە کۆترەکانە چۆلەکەکانە لەقلق یا هەر شتێکی تر زەحمەت ئەکێشن ئەبن بە چەندانە گروپ ئاها گروپمان کردن لەوێ ئەبن بە گروپ کز بەیە پێم ئەگەڕێن گروپێک دێن بڕۆن سەرنجی دارەکان من بزان چ زەرەرێ دارەکان کەوتووە دارەکان کوایان سوتاوە کوای خراپ بووە گروپێکتان ئەچێت ئەگەڕێ گیانلەبەرەکان وەک کولێ وەک مارمیلکەکان وەک مارووەک سوتا و ئەمانە بزان ئایا شتێکە دۆزنەوە کە سوتاونەها ئەمانەمە باسمان کردوە پێشتر چەندێک خسارە زەرەری هەیە وەختێک ئەمانە سووتێن چی بۆ نمونە ئەمە هێلانەی پەلەوەرێک لێرابێ ئەگەر ئەمدارە بسووتێت چیەکەیژە سووتێت هێلانەکە ئەسووت ئایا ساڵێکی سۆزە بێتەوە وەکەی سوتاوە ئەو گیا لە توەکەیە ڕێت هەی ئافرین شاید مەریت کرد بەستەکەی بسووتێت
ئەسیکێ بۆ گێرە ڕۆشتی ماشینەکە ئەو دارانە ئەسیکێن یا باوی حیوانجاندارەکان تر ئەسیکێن وەری وەسیکاوە یا گەرە لە باخەکەی میوەکانی ئەسیکێ ئای کەسی نەگەڕ ڕووکە دارستانەکان ئاور مەدەن گۆیش مناڵەکان گۆیشێکێ لە خۆراکە خۆشەکانە کە پاییز بارانیها ئێمە ئینسان یا مرۆڤیش زۆر بە خۆشی خۆین و ڕێز بە لەزەتێ دەی بەڵام ئیسیا توانین بیخۆین بۆچی ئاور مەدەن با دیاکان لەسۆ گیان لەبەری لەنا یا سوتاوە هەروە ئەو تاتنین گیانەبەرێکی سوتاوە دارستانەکانە سۆزین دێ بەربەکانمانە ئەوە بسمە تکایە دارستانەکان ئاور مەدەن چونکە بەڕوو هاتیایە سمۆرەکان ناتوان خەزار بکۆن بینیمان چەند دانەشتمان لێ هەڵگرت یەکیان ئەوە بوو بۆ نمونە باستان کرد بەڕوو ئافرین بەڕوەکە سوتا بوو بەڕوو خۆراکی زۆرێک لە گیانلەبەرەکانن بەڵێ یەکێ لە ئەسڵەکان چی سمۆرە هەتا ئێمەش وەختێکە ها گەدە یا مەعیدەمان بێشێت بەڕوو یەکێک لە باشترین خۆراکەکانەکەی خۆین و خاسە بین پاراستنی ژینگە چەکۆیە لێبن والركاز سرقرداني يستقوي أشكي اليمين والركاز سرقرداني يستقوي أشكي اليمين حتى البعض تبيم دربي وكنا بدي والدربي وكنا بدي